دوای پەسەندکردنی پرۆژەی ریفۆرم و نوێبوونەوە لە وەزارەتی پێشمەرگە بەناوی پێشمەرگە لە ئایندا لە ناوەڕاستی مانجی ئایاری ئەمساڵ لەلایەن سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانەوە پرۆژەکە بە شێوەیەکی ڕەسمی پەسەندکرا. ئێستا پرۆژەکە لە سەرۆکایەتی هەرێمی کوردستانە چاوەڕوان دەکرێت پرۆژەکە پەسەند بکرێت و بکەوێتە بواری جێبەجێکردنەوە. ریفۆرمێک دەکەن لە ناو وەزارەتی پێشمەرگە چاکسازەکان لە چەندین خاڵ لە خۆ دەگریتنەوەش پێویستی بە دوای موافقکردنی کە دیارە وەزارەتی پێشمەرگە لەگەر ئەو هەواڵانەی کە گەیشتینە ئەو نەتیجەیە بە کۆی دەنگبڕیانیان لەسەر دێ و پرۆژەکەیان بەرز کردوێتەوە بۆ ئەنجومەنی وەزیرانەوە لە ئەنجومەنی وەزیرانیش پەسەند کرا و نووسراوی بۆ کراوە بۆ سەرۆکایەتی هەرێم بەوەی لەوێن درێژ ئەو پرۆژەیە پەسەند بکرێت. وەزارەتی پێشمەرگەی هەرێمی کوردستان لە ساڵانی ڕابردوو 12 لیوای وەزارەتی یەخستووە و ئێستاش ئەو تیمە ڕاوێژکاریە نێودەوڵەتیە بە 35 خاڵ کە 16 خاڵیان پرۆژەی وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێمە دەیانەوێت ریفۆرم و چاکسازی لە هێزەکانی پێشمەرگەدا بکەن. لەم خولەی پەرلەمانە بڕیاری ژمارە 18 و 19مان هەیە کە بەکۆی دەنجی هەموو فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان دەرچووە کە باس لەوە کە هەم هێزەکان دەبێت یەک بخرێن هەمووی لە چوارچێوەی وەزارەتی پێشمەرگە کۆ بکرێتەوە هەمیش لە ڕووی موچە و ژیان و پێداویستەکان ژیان دابین کرێ و لە ڕاستیە ئەمە دەبێتە پێشخستنی دیموکراسیش لە هەرێمی کوردستانە وای لێ دێ ئیتر بە هیچ جۆرێ هیچ هێزێک ناتوانێت هیچ لایەنێکی سیاسی ناتوانێت هێز لە ململانی سیاسیا بەکاربهێنێت. لە ساڵی 2015 وەزارەتی پێشمەرگەی هەرێمی کوردستان بەڕاوێژ لەگەڵ ڕاوێژکارانی سەربازی ئەمریکا و بەریتانیا و ئەڵمانیا بە شێوەیەکی پیشەوی و دامەزراوەی کاریان لەسەر پرۆژەی ریفۆرم و نوێبوونەوە لە وەزارەتی پێشمەرگەدا کرد. دواتر پرۆژەکە لەلایەن حکوومەتەوە پەسەند کرا. بە جێبەجێکردنی پرۆژەکەش وەزارەتی پێشمەرگە دەبێتە وەزارەتێکی ناسیاسی و مۆدێرن و لێهاتوو متمانە پێکراو. هەڵگورد ئەحمەد، کورسات نیوز، هەولێر.